پێشەوەی بچینە سەر فۆرمەکان پێویستە هاتن و نەهاتنی مامۆستاکان دیاری بکەین. بۆ نمونە بۆ وانەبێژەکان تەمان ئێمە هیچ زانیارێکمان جارە لەسەر سەردان داخڵ نەکردو، تەنها وانەبێژەکان تەمان ئەو بە پێی مانگەکان ئێمە دیاریمان کردووە لە مانگی 1 بۆ 6 و لە 9 بۆ 12. بۆ نمونەگە لە مانگی 10 دەست پێ بکەین ئەگەر سێر بکەین لێرەکانە پێشتری مەجموعەیەک زانیاری داخڵکراوە ئێمە دەتوانین بە ئاسانی بە دیلیتکردن ڕەشیان بکەینەوە. ئەگەر سێری کەن لێرەکانە ئێمە دەبینین کە مەسەڵەن بۆ نمونە بۆ مامۆستای یەکەم چەند خانەیەک زەرد کراوە و بەپێی ئەو مەسەڵەی دەتوانین بەپێی بەروارەکان ئێمە بڕۆین. مەسەڵەن 4 مامۆستامان زانیاریەکانمان داخڵ کردبوو لە خشتەکانشدا ئاماژەمان پێکرد بوو. ئەگەر سێری بکەین لێرە مەسەڵەن بۆ نمونە بۆ مامۆستای یەکەم تەنها چوارشەمە و سێشەمە لەو هەفتەی یەکەمدا دەرسی هەیە، لە هەفتەی دووەمدا ئەگەر سێریکەن ئەو 2 سەعاتە ئەو 2 ڕۆژەی سەرەتا و ئەو 2 ڕۆژەش دەستی هەیە و بامان شێوە ئەو خانانی کە ڕەشن یا خانەکانی سوورن ئێمە خۆیان لێ دەپارێزن و تەنها ئەو خانانی کە پرتەقاڵینە بەپێی ئەو واژوانێک کە مامۆستاکە هەیەی لە هەفتەدا ئێمە دەتوانین بۆیان پڕکەینەوە. تەعاان لێرەکان ئەو کتێبینیەک ئێمە کە کلیک دەکەین لەسەر ئەو چقڵەیە لیستێکمان بۆ دەبێتەوە کە P80 دانیشتووە. P واتە پرزنت واتە ئامادەبوون، ئەی یعنی ئەبسەند واتە غیاب. ئێمە ئەگەر ئەبسەنتیش پڕ نەکەینەوە ئاساییە، بەس پێویستە لە هەموو خانەیەک P بنووسین ئەگەر مامۆستاکە لەو ساعتەدا ئامادە بوو و دەستوانن بۆ خۆتان بە کیبۆردەکەتان تەنها P بنووسن ببێ گەڕانەوە بۆ ئەو لیستەی کە هەتانە و پێشم وەکو پێشتریش ئاماژەم پێکرد تکایە خۆتان لە گشت کەتکردنێک بپارێزن لەو بەرنامەیەدا، چونکە گشت ئەو خانانە پێکاتوە لە فانکشنی تایبەت و کۆدی تایبەت بەخۆی و بەهۆی کەتکردنەوە دەبنە هۆی ئەوەی کە زیان بە کۆدەکان بگێن و بەرنامەکەەوە پێویست ئیشی خۆی نەکات. و بە هەمان شێوە بەپێی ئامادەبوونی مامۆستاکان ئێوە دەتوانن سود لەو مەستەرە وەرگرن و گشت زانیاریەکان لە ماوەیەکی دیاریکراودا بۆ مامۆستاکان پڕ بکەنەوە.